گەرمایە؟ کوڕە گەرمە بە گەرمایە جەهەندەمە. چێ کردی و چێ خواردی؟ دەردەدڵی پیاوێکی بەتەمەنی گوندنشینە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و دەڵێ گەرچی لا ڕابردوودا گوندەکان لانکەی شۆڕش بوون کەچی ئێستا پشتگوێ خراون. لەگەڵ بێکارەبایی چۆنێ؟ کارەبا هەیە نییە؟ کارەباییەوە بە هیلاک دەچینەوە، کەنجینێ عاڵا، کەنجینێ وەعزا، کەنجینێ قانوونە، کەنجینێ وجدانە، کارەبای چوو عالی چێ. ئای کاکە ئەلێرە ئەمە پردێ پێشمەرگە و مەنسوورەکان بووین ئەلێرە نەک عاوانەوە. عاوانەوە کە ئەوە بوومە پرد بووین بەسەردا دەپەڕینەوە. تێگەشتی بەبنێوڕە بەیاندا شەوێ بە پێشان دەکەتەمەدا دەم بردە خدرانی. برام بە پێشی دەکەتە تا دەی بردە کلااوسوران، ئامۆزامڕە پێشی دەکرد تا دەی بردە قاقایی. ئەوڕۆکانەشەوە ئەوە عاڵنە، ئەوە کارەبانە، ئەوە وەعزنە. کەچی ئێستاژ وەفایی ئەو پێشمەرگانە و ئەو چاکەی کە خەڵکی ئەو گوندانە کردویانە بێ کارەباییە، بێ ئاویە. وەکو دەڵێ ئەمە ساڵانە پارەشی زۆر زۆر سەرف دەکەین لەو جۆگای کە لە کلااوسوران ڕابەندا و دەگرین دێنینەوە، ساڵان پارەشی زۆر خڕدەکەینەوە بەس بۆی لەسەر حیسابی خۆمان ئاواکەی بینەوە. هاوڵاتیانی گوندنشین دەڵێن لە شەو ڕۆژێکدا تەنیا چەند کاتژمێرێک کارەبای نیشتیمانیمان هەیە و مۆلی دەشمان هەر نییە. وەک خۆشیان دەڵێن حکوومەت جۆزەی زیرەکی بۆ داناون کارەبای بەردەوامیان هەبێت کەچی کارەبا کەم بووەتەوە و چاوشارکێیان لەگەڵدا دەکات. حکومەت هەستا بە عیسا بۆکو چاکسازی جۆزەی زیرەکدانێ بۆی کارەبا چاک بێ بە عیسا بێتی بە 4 ساعتی، بەڵام بەداخەوە نەبی 4 ساعتی کارەبا هەر بەرەو کەمی ڕووی هەر نەمان ماوە. ئێستا سعات چەندە تەمووسە ئەو دقەیمە کارەبامان نییە. کارەبا ئەمە بەڕۆ 3 ساعت کارەبامان هەیە، دێتەوە 11 بۆ سعات 2 پاشنیۆڕێ، لە سعات 2 دوانیۆڕێ کارەبامان دەبڕێ هەتا سعات 6 کارەبا دێتەوە. لە ڕووی کارەبایەوە بە حکمی مەگوندین شارنین مۆلدەی ئاهلیشمانە بڵین ئەوەی کە بێ کارەبای پێ پڕکەینەوە، یعنی کە کارەبامان نییە بەڕاستی مەحتەلین و ژیانمان خراپە، حتا بڵێ خراپ. وەڵی کارەبای تا بڵێ حەڵمان خراپە. داوای مۆلی دەشمان کردووە، مۆلی دەش دەڵێ دەبێ ماڵە 3 ئەمپێر 4 ئەمپێر ڕاشێشن، هەموو ماڵەشی ژەوەی قبوڵ نییە و هەیە 2 ئەمپێر ڕاشێشی هێ 3 ڕاشێژی دڵی ماڵەکە من بۆن دەرنیانی. وەڵی تا بڵێ خراپن هەر سوتاوین بە قورعان. ئارە بەخۆی جا مۆلدێکیشی لێنە کەس مۆدەش دانانێ ئەم بۆ خۆم خەرشی ئێرە بە ساوچ ئێرەکان دەکەمە تا بڵێ حەلان شڕە. لەم گەرمای هاوین و تەمووزەدا گوندەکانی قەسرۆک و کلااوسوران و هیزۆپ و چەندان گوندی دیکە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تا وەکو ئێستا کارەبای مۆلیدەیان نییە و کەمی پێدانی کارەبای نیشتیمانیش هاوڵاتیانی نیگەران و هەراسان کردووە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.